لە ڕێگەی سکایپەوە کۆمەڵێک پرسی تایبەت بە شارەکانی ئەم دوایەی ئێران عێراق هەرێمی کوردستان لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات بە دڵنیاییەوە ئەنجامەکانی هەڵبژاردنیش لە ئێران و کاریگەری لەسەر سیاسەتی دەوڵەتی ئێران گفتوگۆکە. مامۆستای برایم سڵاوت لێبێ، هیوادارم زۆر باشبی. تەسەوڕ ناکەی چەند خۆشحاڵم ئەم شەو لەگەڵ ئێوەیە گفتوگۆکەم. زۆر سپاس بۆ ئێوە و لوتفتان هەیە، ئەرزی سلااوم هەیە لە خزمەتەم و بینەرانی کانەڵەکەشتاندا. سپاس دەکەم مامۆستا. مامۆستا من بە فشارەکانی ئێران دەست پێ یەکەم، ناوێنم فشاری ئێران، بەڵام دیارە لە ڕێگەی عێراق و لە ڕێگەی هەرێمی کوردستانیشەوە جێبەجێکرێن. ئەمانە گەیشتون بۆ چۆ؟ ئەخیر پەیام دوایین هەڵوێست چییە کە بە ئێوە وەکو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشت بێ؟ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دەیکا کاری ئاسایی خۆیەتی، کۆماری ئیسلامی کاری خۆی دەکا، ئێمەش کاری خۆمان دەکەین، حکوومەتی هەرێمیش دەبێت کاری خۆی بکە. کۆماری ئیسلامی ئێران فشاری هێناوە بەڵێ، بەڵام ئەو فشارانە تازە نییە، ساڵهایە ئەو فشارانە دێنە نزیک بە 400 کادر و تێکۆشەری کوردی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان تێرۆر کراون لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا. موشک باران کراوین، تۆ باران کراوین، بە هەموو شێوەیەک فشاری دیپلۆماسی، فشاری سیاسی، فشاری ئەسکەری، هەموو ئەوانەمان لەسەر بووە. لەبەرەوە ئەوەش زۆر تەبیعیە، چونکە ئێمەش بەرهەڵسکاری ئەو ڕژیمە بووین و ئێمەش استراتێژی و سیاسەتی خۆمانمان هەبوو. ئەوە تا ئێرە هیچ شتێکی تازەی تێدا نییە. ئەوەی کە تازەیە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێکەوتنامەیەکیان واژۆ کردووە کە هێشتا وردەکاریەکانی ئەو ڕێکەوتنامەیە بۆ ئێمەش ئاشکرا نیە، بەڵام هەر جارەی لە گۆشەیەکەوە بەعزێک شتیمان پێدەگات لەگەڵ ڕوبەڕوو دەبینەوە، بەڵام تا ئێستا هێشتا لێمە ڕوونیە کە سەرجەمی داواکاریەکانی کۆماری ئیسلامی ئەوەی کە لە ڕێکەوتنامەکەدا ئیمزاکراوە چییە. بەڵام بەپێی پرۆپاگەندە و تەبلیغات و چاوەڕا و ئەوانە هەر ڕۆژە شتێکی لێ دەبێتەوە، هەروە ڕۆژە شتێکی لێ دەکەوێتەوە و ئێمە تا ئێستا لەسەر جێی خۆمانین و بەعزێک لەو پێداویستیانەی کە بوونی یاسایی ئێمە لێرە دابین دەکا ئەوانەمان جێبەجێ کردووە. مامۆستای برایم ئەخیر شت کە پێم وا بێ ئەوەی کە ئێمەمانان وەکو میدیا زانیمان ئەوە بوو داواتان لێکرا بارەگاکانتان چۆڵ بکەن و با بڵێن گوایە بچنە ئەو کەمپانەی کە لە هەرێمی کوردستان بۆتانەکرێتەوە. ئەمە بە چۆ گەیشتووە؟ قسەیەک بوو کرا و ئیتر دەرگاکە جارێکە بەڕوویە داخراوە یان نەخێر فشاری جددیە هی ئێران عێراق هەرێمی کوردستان بۆی ئێوە ئەو کارە بکەن؟ تا ئەو جگای کە بە کۆماری ئیسلامی مەربوتە بەڵێ فشارەکە جددیە، بەڵام ئەوەندەی کە بە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و هەردوو زۆنەکەی مەربوتە ئەوانیش وا پێ دەچێت کە بەرژەوەندیەکانی درێژخایانی خۆیان لەبەرچاو بێ و وەکو دەڵێن هەموو هێلکەکانی خۆیان نەخەنە چیسەی تورەکەی کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئێمە لە گفتوگۆ داین بۆ ئەوەی کە ڕێگایەک ببینینەوە و سیاسەتێک ڕەچاوکەین کە بەرژەوەندی هەم ئێمە وەکو تێکۆشەرانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم هەرێمی کوردستان و خەڵکەکەی و حکوومەتەکەی دابین بێ و پێم وایە ئەو ڕێگا چارەیە هەیە و ئێمە لە پێناوی ئەوەدا هەندێک گۆڕانکاریمان لە نەحوەی کار و هەڵسوکەوت و ئەولەوێتەکانی خۆمان لە هەرێمی کوردستاندا پێکێناوە و حکوومەتی هەرێمیش بە نەزەر دەگا کە ئەگەر کە وشیار بوو بێتەوە بەرامبەر بە بەرژەوەندی درێژماوەی خۆی لە پێناوی ئەو فشارانەدا کە کۆماری ئیسلامی دەهێنێت. جا من قسەی ئاوا سیاسیم زۆر پێخۆشە مامۆستا ئیبراهیم، ئێوە چیتان کردووە ڕاستیەکەی ئەوەی ئەکرێ باسی بکەی من پێم خۆشە بێ ڕاستیەکەی بەنیازیشن چی دیکە بکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان تێبگەێنن لەوەی کە ئێستا باست کرد هەموو هێلکەکان مەخەنە نێو سەبەتەی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەرژەوەندی ئەستراتیژیەکانی خۆتان مەربوط مەکەن مەبەستنەوە بە کۆماری ئیسلامی بە تەنها. ئەوەی بە ئێمە مەربوط بێ ئێمە هەوڵمان داوە بۆ ئەوەی کە بە هیچ جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان نەکەینە پێگەیەکی ئەسکەری لە دژی کۆماری ئیسلامی ئێران. هەرێمی کوردستان پشتی جەبهەی ئێمە نییە بۆ خەبات لە دژی کۆماری ئیسلامی ئێران. ئەگەر قرار بێ ڕۆژێک لە ڕۆژان خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان ضرورەت پەیدا بکە و پێویست بێ و ئێمە دەستی بدەینێ ئەوە دەبێ باجەکەی هەر خەڵکی کوردستان کە پشتیوانی لێ دەکەن ڕۆژهەڵاتی کوردستان بیدەن. لەبەرەوە ئێمە یەکەم کارێک لە ساڵها لەو پێشەوە بەڕاستی کردومانە ئەو لایەنەی ئێمە لانی کەم ئەوەیە کە
هەوڵمان داوە کە ئەگەریش لێرە چەکدارین لە چوارچەوەی چەکداربوونی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە، یعنی تا وەختێک کە لە هەرێمی کوردستان و لە عێراق بگشتی چەک هەڵگرتن قەدەغە نییە، ڕێگە پێدراوە لە چوارچەوەی یاسادا و سەبت کراو بێ و دیاری کراو بێ، ئێمەش لەو چوارچەوەیدا چەکمان بەشانە بۆ دیفاع لە خۆمان بووە نەک لەوە زیاتر. اینجا ئەوەی کە کردومانە ئێستا بارگاکانمان ئیستر شوێنی پەروەردەکردنی هێزی چەکدار نییە، بەڵکە ئەو تێکۆشەرانەی کە لەوێن خەریکی کاری مەدەنی، کاری سیاسی، کاری ئەو کارانان کە لە هەموو جگایەکی دنیا لە هەموو وڵاتێکی دموکراتیک لە دنیادا ڕێگە پێدراوە. چ جای ئەوەی کە ئێمە لێرە بەشێک لە نەتەوەیەکین کە مێژووی هاوبەشمان هەیە لەگەڵ ئەملا و لە ئەوەی کە لە ئەڵمانیا، ئەوەی کە لە فەڕەنسا، لە ئەوروپا، لە شوێنەکانی دیکەی دنیا بەڕێوە دەچێت لەلایەن ئێمەمانانەوە، لێرەش هەر ئەوە دەکەین. تفاوتەکەی فقط دەوەدا لێرە ناو میلەتەکەی خۆمانداین، لە بەشێک لە میلەتەکەی خۆمانداین، مێژووی هاوبەشمان هەیە، چارەنووسی هاوبەشمان هەیە و بە پێی ئەوە تەبعاً تەوەقوع و چاوەڕوانی زیاتریشمان هەیە. مامۆستا برایمەوەی کە پێ دووتم ڕاستیەکەی گفتوگۆ لە نێوان ئێوە و هەرێمی کوردستانە، حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بۆ ئەوی بگەن بە جۆرێک لە ڕێکەوتنێکی دیاریکراو لە خزمەت قەزیەی کوردیا بێت، دۆزی کووردا بێ. ئەمە هەواڵێکی زۆر زۆر خۆشە، قسەیەکی زۆر زۆر باشی کوردانەیە. بەڵام هەر لەو چوارچێوە من ڕاستیەکەی ئەمێ ڕێی ئێوە بزانم، شێوازی مامەڵە دەست و پەنجەنەرمکردنی حکوومەتی هەرێمی کوردستان، لایەنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ فشارەکان و داواکاریەکانی ئێرانە چوارچێوەی ڕەوایەتی خۆی بەزاندووە یان نەخێر؟ ڕاستیەکەی لە چوارچێوەی سیاسەتکردن و بوونی پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە خاڵی ڕەوایەتی، سنووری ڕەوایەتی نەبەزاندووە، نەک هەر لە چوارچێوەی پەیوەندی لەگەڵ ئێرانە، لە چوارچێوەی پەیوەندی کوردێک بە کوردێکی دیکەوە هێڵی ڕەوایەتی نەبەزاندووە، یان نەخێر هەستەکەن خەریکە هێڵەکان ئەبەزێنرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ ئەو هێڵەی کە نابێت ببەزێندرێ ئەوەیە کە نابێت پەیوەندی بینی دوو بەشی نەتەوەیەک پشێوێندرێ. ئەم هێزانەی کە لێرە لە هەرێمی کوردستانن کۆمەڵێک هێزی بێڕیشەی دابراوی لێ قەوما و نین، ئەمانە هەمویان ڕیشەی کۆمەڵایەتی و سیاسی و حیزبایەتی بەهێزیان لە ناو کۆمەلگای کوردستانەیە. لە ڕەوتی شۆڕشی ژینادا بە باشی ئەومان دیت بە فەرمانێکی ئەو حیزبانە نزیک بە 10 میلیۆن خەڵکی کوردستان مانی دەگرت، دوکان و بازار و مەدرسە و خوێندنگا و کارگا و کارخانە و هەموو شوێنی کار و ژیان تعتیل دەبوو لە پێناوی بڕیارێک ئەوانە دەیاندا. لە درێژای ئەو ساڵانەدا هەمیشە و بە دامپێدانانی هەموو کەس شتێک دیاردەیەک بە ناوی بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان زیندوو بووە و ئەوە زیندومانەوەی ئەو بزوتنەوەیە کە هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەقراری پێدەکات کە کوردستان جیاوازە، ئەوە هەمووی لەسەر شانی ئەو حزبە سیاسیانەیە کە بەشێک لە بنکە و بارگاکانیان لێرەیە. لەبەرەوە ئەگەر ئەو فشارانە ئەو هێڵانە ببەزێنێ و پەیوەندی بینی خەڵکی ئەو لاو ئەمدی و ئەودی و پشێوێنێ و وای لێ بکاکە ئەو هەموو ڕنج قوربانیە کە دراوە بۆ پتەوکردنی ئەو پەیوەندیە ئەوە بە فێڕۆ بچێ، ئەوە بەر لە هەموو کەس زەرەرەکەی دەچێتە چاوی هێزەکانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان، یەکێتی و پارتی حکوومەتی هەرێمی کوردستان. واقعێدەوەیە ئەوە نیگەرانی ئەمە ئەوەیە، نیگەرانی ئێمە لەوە نییە داخوا ئایا لەم ئۆردوگایە دەبین یا لە ئۆردوگایەکی دیکە یا مەسەلەن داخوا ڕێگامان دەدەن بۆ دەرەوەی وڵات بین و یان نەچین. نیگەرانی ئێمە ئەوەیە ئەو پەیوەندی کە بە قیمەتی ڕنج و مەرارەتێکی زۆر و قوربانیدانی زۆر پێکاتەوە زەروریە بپارێزرێ بۆ ئەو پێشهاتانەی کە لە ڕێدان لە داهاتوودا کە لە پێناوی هاوچارە دوو بەشەی میلەتێک ئەوە زۆر باشە. مامۆستا براییم تۆ بە منەڵەی زەرورە ئەمە بپارێزرێ، بەڵام باست لە نیگەرانیش کرد. شێوازی با بڵێن تەفاوت و گفتوگۆی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی لەگەڵ ئێوەیە تا حدێک گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئێوە ئێستا نیگەران بن لە شێوازی مامەڵی ئەمان بەرامبەر بە قەزیەکە دۆسیەکە، یان نەخێر جۆرێکە لە پێشبینی ئێوە بۆ ئەگەری ئەو گۆڕانکاریە؟
ئەوەی ڕاستی بێت گۆڕانکاریەکی دراماتیکی تێدا پێک نهاتوو. ئەلبەتە ئێمە تەوەقوعمان زیاتر بوو. ئەوەی ئێمە تەوەقوعمان هەیە زۆرتر هەڵوێستی سیاسیە، ئەوەی کە بە ڕاشکاوی و بە بڕوابەخۆ و بە پشبەستن بەو ڕابردووەوە بڵێن کە ئەمانە تێکۆشەرانی سیاسین، ئێمە ضرورەتایەکی نەتەوایەتی سیاسی شۆڕژگەرانە حکممان پێدەکا کە ئێمە پشتیوانیان بین، بەڵام لە هەمان کاتدا دەزانین کە دیپلۆماسیش هەیە، دەزانین کە پەیوەندی دوولایانش هەیە، ئەوانش ڕعاد دەکەین. ئەوەی کە ئێمە ئینتزارمان هەیە ئەوەیە کە ئەوان تەنیا فشارەکانی کۆماری ئیسلامی ڕانەگوێزن بۆ ئێمە، بەڵکو بەپێچەوانەوە ئەو ضروریاتەی کە خەباتی سیاسی لە هەرێمی خەبات سیاسی گری کورد و بەدەستێنانی مافی چارەنووسی خۆی هەڵی دەگرێ، ئەوەش نوێنەرایەتی بکەن لە هەمان کاتدا. و مەسەلەکە ئەوەیە کە ئەگەر کەمکورێک هەبێ بە بڕوای من لەو ڕوانگەوەیە و ئەوان دەبێ بزانن ئەوە کۆماری ئیسلامیە زۆرتر محتاجی ئەوانە، نەک ئەوان محتاجی کۆماری ئیسلامی بن. تەنیا سنوورێک ئێستا هەیە بۆ بەرەوڕووی ئێران کراوەتەوە سنووری کوردستان عێراق و بە زۆری سنووری هەرێمی کوردستانە، هەموو سنوورەکانی دیکە لێ داخراوە بە پێگەماروی ئابووری. ئەم سنوورە هەموو شتێکی تێدا دێت و دەڕوە. مامۆستا برایم بمبورە ڕاتەگرم، زۆر جار لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی کاتێک کە باز لە فشاربردن بۆ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یان باکووری کوردستان ئەکەن، بیانوەکە ئەوەیە کە دەستیان بەسراوە ناتوانن هیچ لەگەڵ تورکیا و ئێرانە بکەن و ئەوەی ئێستا تۆ باست کرد کە ئەوان پێویستیان بە ئێمەیە، ئەوە ئێمەین بوون بە بازاڕە باشەکە بۆ ئەوان بە عەکسەوە باسیەکەن کە ئێمە ناچارین شت لەوان بکڕین. بۆچی پێت وایە لە هەرێمی کوردستان وێنەکە بەم شێوەیە نابینرێ کە ئێوە ئەیبینن بە پێچەوانەوە ئەبینرێ؟ ئەمە فاکتە خۆ واقعیەتە. بابێ بزانین ئەم پێداویستی ئابووریەی کە هەرێمی کوردستان هەیەی بە ئێران تاقانەیە، یعنی هیچ ڕێگایکی دیکە نییە بۆ ئەوەی کە جێگرەوەی بێ و پاشان دەزانین کە ئەو سنوورانش داهاتەکانی ئێستا ئەوە خەریکە دەکەوێتە دەست حکوومەتی عێراق، دینار بە دیناری دەوڵەتی عێراق خەریکە دەگەڵان حساب دەکات. بۆیە ئەمانە لە واقعدا ئەگەر دەرامەدی داهاتێکیش بێ خێروبێرێکیش بێ دەچێتە خەزانەی دەوڵەتی عێراقەوە، ناتە خەزانەی حکوومەتی هەرێمەوە. حکوومەتی هەرێم هیچ پێویست، ینی ناڵم هیچ پێویستێک، بەڵام پێویستی زۆر کەمی بە سنوورەکانی ئێرانە. لە بەرامبەردا ئێران زۆری احتیاج بەوەی ئەسا ئێران و تورکیا هەردووچیان لە چێبرچێدان دەگەڵ یەکتر کە کامیان زۆرتر بازاری کوردستان و لەو ڕێگایە و بازاری شوێنەکانی دیکەش بێن نەژێر کۆنتترۆلی خۆیان و خێری لێ ببینێت. زۆر باشە. مامۆستا برایم حەزەکەم وێنەکە گەورەتر بکەم، ینی تا چەند پێتان وایە زیاتر بوون با بڵێن زۆرتربوونی فشارەکانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان پەیوەستە پەیوەندی بەو دۆخە هەرێمیەوە هەیە کە ئێستا لە ناوچەکە هاتووەتە ئارا، خۆ ئەبێ ئێمە مەسلەی زیاتربوون یان فراوانتربوونی ئۆپراسیۆنەکانی تورکیاش بە هەند وەربگرین، ئێرانیش لەو سەرەوە با بڵێن بەرژەوەندی خۆی هەیە و چاوی لێتی کە یەکێک لە هاوتاکانی هێزە هەرێمیەکان لە ناوچەکەیە خەریکی چکارێکە لە هەرێمی کوردستان. ئەو ڕاستێمان پێ دەڵێ کە مەسئلەی کورد مەسئلەیەکی تەنیا ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوور نییە، مەسئلەیەکی واحدە و بەرژەوەندی ئەم چوار پارچەی کوردستان هەمووی بەیەکەوە گرێدراوە، لەگەڵ ئەوەشدا کە هەر کام لەو پارچانە خۆیان استراتێژی خۆیان هەیە، ئاسۆی خۆیان هەیە و من پێم وایە کە هەر ئەوەش باشە، بەڵام لە هەمان کاتدا ئەو پەیوەندیە نەپسراوە، ئەو پەیوەندیە واقعی و مێژوویە، لەبەرەوە ئەوانە حتمەن ئەو کارە دەکەن، یعنی زۆرترین دژمنایەتی ئەوان لەگەڵ هەرێمی کوردستان وجودی ئێمە نییە، ئێمە بەهانەی ئەو کارەی بۆ تورکێش هەروە، بۆ تورکێش ئەوە پێکاکان نییە کە مەسئلەی ئەسڵیە، مەسئلەی سەرەکی ئەوەیە کە مەبادا لێرە پێکاتەیەک شکل بگرێ، کیانێک شکل بگرێ کە ببێتە جێگای هیوا و هومێت بۆ بەشەکانی دیکەی کوردستان و ئەو هەستی نەتەوایەتێ ببوژێنێتەوە زیندوی کاتەوە. ئەوان دایانەوێت بە فشارهێنان بە حکوومەتی هەرێمی کوردستان وای لێ بکەن لەبەر چاوی خەڵکەکەی خۆی چکۆڵەی کەنەوە، سوچی کەن و
فشاری بۆ بێن نتوانێت ئەو ئەرکانەی کە لەسەر شانێتی جێبەجێکە یا فشاری بۆ بێن بە هەرحاڵ ئیرادەی واقعی خۆی نەنوێنێ بۆ کۆڵە بێتەوە. ئەوەی کە ئەمە لی نیگەرانی ئەوەیە ئەوەی لی نیگەرانین ئەوەیە کە ئەم دەوڵەتانە حت تەنانەت دەوڵەتی عێراقیش، دەوڵەتی عێراق، دەوڵەتی تورکیە، دەوڵەتی ئێستا سووریە بەو هەموو ڕەزیلەی خۆیەوە، هەمووی ئەوانە ئەوەی کە لەبەر چاویانە ئەو نیگەرانیە لە داهاتووی مەسئلەی کێشەی کورد و من پێم وایە ئێمەمانانیش دەبێ بتوانین هێزی یەکگرتووی خۆمان بەکاربێنین بۆ پوسەڵکردنەوەی ئەو فشارانە. جاما مۆسایبراهیم ڕاستیەکەی ئەوەی کە ئەوەی ئێمە ڕاستیەکەی نیگەرانەکە تەنها ئەوە نییە و دەوڵەتانە چاویان بڕیوەتە ئەزمموی هەرێمی کوردستان، ئەزمموی ڕۆژاوای کوردستان و زانیاری نیمچە فەرمیشەیە لەبارەی ئەوەی کە لە 2019ەوە هەر چوار دەوڵەت عێراق، سووریا، تورکیا، ئێران هەماهەنگی هەواڵگریان هەیە بۆ با بڵێن لە قاڵبدانی هەردوو ئەزمموونەکە. نیگەرانیکی دیکە ئەوەیە کە ئێستا کاتی ئەوەیە یەکریزیەکی کوردی و کوردستانی لە مورد کوردەوە لەبارەی کوردەوە بێتە پێشەوە، بەڵام نایبینین ئەم یەکریزیە لە کاتێکە هەر هەموو لایەنەکان ڕۆژەڵات، ڕۆژاوا، باکوور، باشوور باسی یەکریزی کورد و کوردستانەکەن لەو بارەوە. ئێستا ڕێک ئەو کاتەیە بەڵام ناشی بینین. بەڵێ بەداخەوە ئەوە کێشەیەکی واقعیە، بەڵام مالایەوە نییە کە ئێمە تەسلیمی بین، دەبێت ڕێگای بۆ بینەوە. ڕێگا دیتنەوەش هیچ یا هەموو شتێک نییە، ئەوەندەی کە دەکرێت هەنگاو بە هەنگاو بۆی بچینە پێشێ. مەسەلەن بۆ نمونە ئێستا بەرەوڕووبوونەوە دەگەڵ هجوومی هێرشی تورکیە بۆ سەر هەرێمی کوردستان دژایەتیکردنی، ڕێگادان بە دەربڕینی ناڕزاتی جەماوەری، ڕێگادان بە خۆپیشاندان، ڕێگادان بەوەی کە هێزی جەماوەر نەک هێزی شەڕکەریش تەنانەت بکەوێتە کار بۆ ئەوەی کە معلوم بێ کە ئەم هەرێمە تەسلیمی ئەو بارودۆخەنە بۆ کە بەسەری دادەسەپێنن، یا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران هەروە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێرانیش هەر دەبێ نیشان بدرێت کە ئەو مقاومەتە هەیە، ڕوحی ئەو مقاومەتە دەبێت نیشان بدرێ تاوەکو بزانین چەندەی بەکردەوە دەردێ. من بۆ ئاگاداری جناب پێدان دەڵێم ئەو ڕوحی مقاومەتە لە ناو جەماوەری خەڵکدا هەیە. ئێمە کتومانە بۆ نمونە عەرز دەکەم، ئێمە کتومانە ناچینە وەردوگای زۆرە ملی، باوەڕ فەرمونون بە سەدان ماڵ لە سولەیمانی و لە هەولێر دەرگایان کردوێتەوە بۆمان کە هەر کات ئێمە ناچار بووین بپچینە ماڵەکانیان لە ناوخان بە سەدانیانی هەمووی ئامار لیستی لای من هەیە ئێستا. لەبەرەوە خەڵکەکە زۆر لەوە لە پێشترە و ئەو حکوومەتەی و ئەو حزبانەی کە دەیانەوێ ئەستور بن بەو خەڵکە دەبێت لەو کەڵ وەرگن دوو ڕۆژی دیکەوە هەڵبژاردنتان هەیە. چ دەڵێن بۆ خەڵکەی کە نەتوانیوە بەرامبەر بە سادەترین فشاری کۆماری ئیسلامی کە هیچ نییە لە چاو ئەو هەموو کێشانەی کە کۆماری ئیسلامی تووشی هەیە و هیچ نییە لە چاو ئەو هەموو مەرارەتەی کە ئێمە لە تووریە و 45 ساڵەدا دیومانە بەرامبەر بە ئەوانە کاردانەوەیەکی جگایی. من لەبارەی پرسیارێکەوە مامۆستا برایم وەڵامێکی زۆر کورتمەوێ کاتم کەم ماوە. ئەگەر فشارەکان زیاتر بن ڕاستیەکەی ئێوە زیاتر بەرەو مەسلەی چەکداماڵین هاتنە ناو کەمپەکان بوون بە هێزی مەدەنیتر هەنگاوەنێن یان ڕاستیەکەی نەخێر ئەگەری گەڕانەوە بۆ ئەوەی ببن بە هێزی شۆڕژگێ ڕۆک و چۆنێسە لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبمان هەیە بێگومان حزبی ڕۆژهەڵاتی کوردستان و هێشتان چەکدارە و یعنی پێویست ناکە باسی بکەم. کام ئەگەر لە بەردەم ئێوە ئەگەری نزیکتر ئەگەر فشارەکان زیاتر بوون بە کورتی سواز دەکەم مامۆستا. مەسلەی چەکدار بوون مەسلەی ئستراتێژی ئەمە یعنی بە پێ ئەوەی کە بزانین سیاستمان چێ و ئستراتێژمان چیە. ئێمە ئێستا خەباتی چەکداری لە کوردستان نەک بەهۆی فشارەکانی حکوومەتی هەرێم یا فشارەکانی کۆماری ئیسلامی بەهۆی بارودۆخێک کە لە کوردستانی ئێران هەیە لە کوردستان ڕۆژهەڵاتێ بە ئێرە بگونجاو نازانێت پێیان خەباتی مەدەنی دەبێت پەرە بترێت. لێرە لە هەرێمی کوردستانی ئێمە سیمایکی مەدەنیمان هەیە، سیمایکی مەدەنیمانە، سیمایکی چەکدارمان نییە و هەوڵ دەدەین لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێنمایانەی کە لە هەرێمی کوردستان هەیە حرمەتی خۆمان وەکو هێزێکی سیاسی و چالاکی سیاسی خۆمان بپارێزین و درێژە پێ بدەین. بۆیە ئەگەر فشارمان بۆ بێ و لەوە زۆتر فشارمان بۆ بێ بەڵێ ئێمە ڕێگامان دیوەتەوە بۆ ئەو مەسەلەیە
بەڵام ئەو ڕێگایانە ئێستا جارێ هێشتا جارێ دانوستان وای لێ نەکردوین کە بگەین بە نقطەی ئاخرێشتا حکوومەتی هەرێم حیزبەکان هەم یەکێتیان پارتی دەرگایان بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئێمە کراوەیە و هەم ئێمە لەوان تێدەگەین و هەم ئەوانش لە ئێمە تا حدووی تێدەگەن بەڵام ئەگەر ئەو لێک تێگەیشتنە بگات هێڵە سوورەکان ببەزێنێ بەڵێ ئێمە ڕێگا چارەمان بۆ دیوەتەوە و دڵنیابین ئەو دڵنیابن کە ئەو سیاسەتەی کە ئەوەی کە کۆماری ئیسلامی دەهەوێت ئەوە بەڕێوە ناچێت مستحیلە ئەوان بتوانن ئێمە بەرنە ناو کەمپی زۆرە ملی سپاس دەکەم مامۆستا ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە زۆر خۆشحاڵ بووم بە گفتوگۆ لەگەڵ ئێوەیە. سپاس بۆ ئێوەش لوتفێ هەیە. سپاس بۆ سەرنجی ئێوەش خواتان لەگەڵ.